ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەکە سەرۆکی حکوومەتی هەرێم لە چوارچێوەی هەوڵی تاکڕەوانەی پارتی سەردانی وڵاتان دەکات بۆ هەناردەکردنی غازی هەرێم. لەو چوارچێوەیەشدا گفتوگۆی لەگەڵ وڵاتانی تورکیا و بەریتانیا کردووە. ئەم هەوڵەی پارتی لە کاتێکدایە دادگای باڵای فیدراڵی هەناردەکردنی نەوت و غازی لەلایەن هەرێمەوە قەدەغە کردووە و هێشتا کێشەکە با چارەسەر نەکراوی ماوەتەوە. هاوکات هیچ ڕاوێژێک بە پەرلەمان و لایەنەکانی دیکەی هەرێم ناکات و دەیەوێت دۆسیەی غازیش بە دەردی دۆسیەی نەوت ببات. بەپێی بڕیاری دادگای فیدرالیش نەوت و گاز دەبی لە ڕێگای مامۆستایەکی زانکۆش پێی وایە نەوت و گاز بەر لەوەی کاڵایەکی ئابووری بن کاڵایەکی سیاسین، بۆیە ناکرێت هەرێم لەم کاتەدا بەرەی جەنگ دژ بە ئێران و رووسیا بکاتەوە. ئەگە فرۆشتنەکە سەر بەخۆبی لەوانەیە چکە نەفت و گاز کاڵایەکی استراتیژی سیاسیە بەر لەوەی اقتصادی بی، بۆیە تو ناکرێت دنیا لە خۆت بکەوێت دوژمن رووسیا و ئێران و جەبهەیەکی لە خۆت بکەوە و ناشکرێت جەبهەی عێراقش لە خۆت بکەوێت، بۆیە کاریگەری خراپی لەسەر پەیوەندی هەرێم و بەغدا دەبیت. بە بڕوای چاودێران و ڕۆژنامەنووسانیش ئەم جۆرە عەقڵیەتەی ئیدارەی وڵات دەکات نەتێر دەبن و نە لەبەر بەرژەوەندی گەلوا دەکەن، بەڵکو بە عەقڵیەتی بازرگانی و ئابووری دەسەڵاتی خۆیان زیاد دەکەن. ئەمە بە هیچ جۆرێک ناکەوێتە خزمەت هاوڵاتی بۆ چونکە ئەم جۆرە تایپەی حکومڕانی کە لە هەرێمی کوردستان دەکرێت عەقداتی هەیە لەگەڵ شەریکاتی زەبەلاحی دنیا. ئەم شەراکەتان ئەم شەریکاتێن کە هەنە تاوان دەستی جۆراجۆری سیاسی خراپشیان لە پشتە، ئەمانە هەمیشە نەتێر دەبن نە لە بەرژەوەندی هیچ جۆرە لەگەلێکیشن، تەنها بەرژەوەندی خۆیان دەوێت. مەسەلەکە ئەوانەیە بە عەقڵیەتێکی بزنسی بە عەقڵەتێکی اقتصادی کە دانەوێت بداهاتێک بۆ باخەڵی خۆیان بچێت و بەهۆی ئەوانەوە دەسەڵاتێکی بەهێزی سەرکوتکە دروستکەن و هیچی تر. ئەم هەنگاوەی سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە تاکو ئێستا نەتوانراوە غازی تەواوەتی بۆ وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا و پێداویستی ناوەخۆ دابین بکرێت. پڕکردنەوەی ئەمەش پێویستی بە چەند ساڵێکی دیکە هەیە. ئەمە جگەلەوەی کە خۆنمایشکردنی هەرێمێک وەکو جێگرەوەی وڵاتانی زلهێز و هەناردەکردنی غاز مەترسیەکە کە بەرپرسە کوردبینەکانی ئێمە هێشتا بەباشی لێی تێنەگەیشتوون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.